پیغمبری خوا صلی الله عليه وسلم لبارەی نوێژەوە ئەفەرمێ حبب إليكم من دنياكم الطيب والنساء وجعلت قرة عيني في الصلاة. پیغمبر صلی الله عليه وسلم لجيانا لدنيايا خوای گەورە لە دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆنی خۆش و ئافرەتانی خۆشەویست کردووە و ئەفەرمێ بیلبیلەی چاوەکانم نوێژە، بیلبیلەی چاوەکانم نوێژە. وجعلت قرة عيني في الصلاة. وأما طبعا لجياني پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەنگی دابووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ نوێژی بکردایە ئیتر هەموو شتەکانی خسەلا كامل بۆ نوێژەکەیەک لا ئەبوویەوە، وەکو چەندین سەحابە ئەیگەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی نوێژە ئەمەندە ئەچووە ناو نوێژەکەەوە جاری وا هەبوو وەکو چۆن بڵێ ئاگای لە خۆی نەئەمە، بە تایبەت لەو نوێژانەی کە بە تەنیا ئەیکرد یان شەو نوێژی. ئەو سەحابەیە ئەیگەڕێتەوە ئەفەرمێ چوومە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەو نوێژی ئەکرد، منیش لە پاڵی ئەوەستام دەستم کرد بە نوێژ لەگەڵیا ڕکاتی یەکەم ئەفەرمێ سوورەتی فاتحای خوێن، پاشان دەستی کرد بە سوورەتی بەقەرە. ئەڵێ لە دڵی خۆمەوتم ئەگاتە 100 ئاەت و ئەوەستێ 100 ئاەتی سوورەتی بەقەرە نیم سەعاتە با خوێندنی. ئەڵێ هەر بەردەوام بوو، وتم دەی ئەمە لە ڕکات یەکەما سوورەت بەقەرە تەواو ئەکا. سوورەت بەقەرە 2 جزء و نیوە تقریبا، نزیکەی سەعات و سەعات و شتێک ئەبا، لای کەمەکەی سەعات و چارەکێک ئەبا خوێندنی لە ڕکاتی یەکەمە. ئەفەرمێ تەواوی کرد و چووە ناو سوورەتی نیسا ئالی عیمرانەوە. ڕیوایەتەکان هەندێک نیسا پێشەخاندی ئالی عیمران پێشەخە. سوورەتی ئالی عیمرانیش 200 ئاەتە، خوێندنی ئەویش سەعاتێکە بە ئەویشی خوێند لە ڕکات یەکەمە، و پاشان چووە ناو سوورەتی نیساەوە ئەویشی خوێند، ئەو جا چووە ڕکوعە. يعني تقريبا 3 ساعات پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەک ڕکاتە. ئەمە ڕکات ئەمە بەستی شەو نوێژیە يعني. وأفرمي طبعا ركوعكي هروا سجودكي هروا وستاني لا كهل أصايا وهر بهمان شيوا وأجيش هر آياتك أجر دعاء تيابوا دعاء أخونا هر آياتك أجر بناقرتني تيابوا لخوا دعواي لخوا أكرت يعني بأو بري لسر خويه وأنه جكاني أنجام ده يعني أتشونا ونجو أجاي لخوينا أما حتى عائشة أفرمي شوي كان هالصام هر لإوارو إجازة لي خواستم بيغمر صلى الله عليه وسلم فرمي عائشة سريتو يا أمشو بس إجازم أدي من أمشو عبادتي خوام بكم يعني بتشم حضوري پروردگارم أتعبد لربي عليه وتم قيشك أي بيغمر إخوا أفرمي إتر من خوم بياك وداقام لي نبو كاتيك هالصام نزيكي بيانية بلال دالة درقة سيد كرت بيغمر صلى الله عليه وسلم سري هلا السجدية هێشتا سەری هەرا لە سوجدەیە ئەفەرمێ پێی ئاوا ئاوسابوو وتم ئەی پێغەمبەری خوا بۆ ڕەحم بە خۆت ناکەی تۆ خوا لە گوناحی پاش و پێشت خۆش بووە بۆ ڕەحم بە خۆت ناکەی فەرمووی ئەی عایشە خوا لە گوناحی پاش و پێشم خۆش بووە ئەی نابێ من سوپاسی بکەم ئێمە کاتێ نوێژەکەین زۆر نوێژەکانمان جیاوازە من ناڵێم وەک ئەو چونکە زۆر زەحمەتە ئێمە بگەینە پلەی ئەو نەک لەبەر ئەوەی مستحیلە مستحیل نییە هەر کەسی هەوڵدا ئەتوانی ئەوە بکا کە پێغەمبەر کردوێتی صلی الله عليه وسلم و هەندێک لە پیاوچاکان و لە ئەولیاکان کردویانە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی نەکردووە لە قودرەتی بەشەر بەدەربێ بە تایبەتی لە نوێژەکانیە بەڵام زۆر بەمان هەر بە نوێژە فەرزەکانیش ئەوەی کە ئەیکەین ئەوەندە بە پەلایکەین دەقەی بۆ ئەگرینەوە تەسەورەکەن من گوێم لێ بووە هەندێک کەس وتێتی مسابقەیان کردووە ئەم وتێتی من گوێم لێیان بووە وتێتی دوو ڕکاتەکە لە چەندێکا کردەوە وتێتی منەوە 2 دقایکەم وتی وەڵام منەوە دەقە و نیمێ تەواوێکم بەڵام حەزەکات تۆپان لە دوای تۆپان یاری لە دوای یاری درێژە بکێشێ کاتێک ئەچێتە مەجلیسێکی سەمەرەوە نەرگیلە کێشانە کنجی خورمایە هەر ئەو مەجلیسانەی کە هەیە حتا بێ درێژەی پێدا و حەزشەکە هەر تەواو نەبێ کاتی ئەچێتە مەجلیسێکی کڵاوێنەوە حەزەکە حتا بەیانیە تەواو نەبێ کاتێ خێزانەکەی تەلەفۆنی بۆ کات دای ئەخاو ئەڵێ کاکە بۆ پەلەم لێەکەی بەڵام کاتێک ئەڕواتە بەرامبەری خوای پەروەردگار ئیتر ئەبێتە ئینسانێکی تر پەلەیەتی عەجەلەیەتی حەزەکە زوو لە کۆڵی بێتەوە بۆیە ئەو نوێژە نییە کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوایەکەن